وەکو لای بەڕێستان ئاشکرایە تاکە سەرچاوی داهاتی یاریگاکەمان یاخود یانەکەمان ئەو ڕیزە دوکانەیە بە دەوری یاریگاکەیە وەزائیدەن یەک یاریگای تاتانی بچووک کە زیاتر بۆ مەسروفاتی تیپەکان و زایدەن پاسەوانی ئەو یاریگایە خەرجەکرێت ئەوەی دوکانەکانی 6 مانگ جارێ وەرەگیرێت بە ڕێژەی لە 135 بۆ نادیە لە 165 بۆ ئەو کە خاوەن دوکانانەیە کە بە شێوەی مساتەحا بۆ ماوەی 15 ساڵ لە 2005 تا 2020 ئەو دوکانانیان دروست کردووە. داهاتی ئێستامان یعنی 2017 تقریبا 18 ملیۆنێک بۆ 19 ملیۆنێک بووە. طبعا هەموو کارێک کەسانەگەی سەرنج و تێبینیان هەیە لەانێ وەردەگلەیەک یان سەرنج و تێبینیەک هەبێت لەنا سەر ناوی ئەندامانی دەستەی گشتی ئەم پرۆسێژ بە بۆنەی کۆچی دوای هەواڵ مامجلال و ئەو کارەساتی کە لە پارێزگای کەرکووک ڕوویە ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە لە شاری چەمچەماڵی خۆشەویست پایتەختی ئەنفال هەڵبژاردن بۆ دەستەیەکی کارژێڕیانی وەرشی چەمچەماڵەکەین. خەڵکانێگەیە سەرنج و تێبینیانێ لەسەر چەند ناوێکی ئیزافە کراویان کەم کراوەتەوە ئەتوانم ئەوانە ناتوانێت ڕێگەت چکم ئێمە وەکو وەزارەتی ڕۆشنبیربەتی گشتی وەرزش 4 ساڵ جارێن پرۆسەی ئەنجامەدەین و ئەم یانانە تاپۆ ناکرێت لەسەر هیچ سەرۆک و ئەندامی دەستەی کارژێڕیانە بە گوێرەی یاسایش کاڵبژاردنەکەی پێەکەین. ساڵی ژمارە 6 ئاژەیە ساڵی 1966 بۆیانە وەشەکانی عێراق دەرکراوە. بە خۆشحاڵیەوە ئەتوانم بڵێم لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجەی شەهید و ئیدارەی ڕاپەڕینە سەرجەم پرۆسەکان تا ڕادەیەکی باش بە سەرکەوتوی بەڕێوە چوە تەنها یانێک ماوە کاڵبژاردننی بۆ کرێ یانی وەشی 3 سادقە.